لێبێ چۆن بووە ئەم شەو بەشداریتان کرد؟ وەڵی وەکو ئەوین نێمە هەندێکی نەورۆزین ئیتر هاتین ئینشەڵڵا هیوادارین ئەم ڕۆبی بنەوە دارین بەسەر کەوتەی بڕێنەوە بۆ وەکو جارەکەی چاوەڕێی چارەکان ئەم شەو دوو وەکو جارەکەی تر نەڕۆینەوە بۆ ماڵەوە ئەیتە چاوەڕێی چارەکەی دوو با بڵێ سێ تۆ سێبێ یەکەم جار دانیا جای دیژاتون نانا جایتی شاتین هاتوون بەڵێ ئەو باڵپشتی هاوکاریانەی خەڵکی کوردستانتان پێ چۆن بوو کە بۆ یانی نەورۆز کرا بەڕاستیە بە ئێمە زۆر وەکو شاری سلێمانی زۆر سپاسی شاری هەولێر بکەین بۆ هاوکاریەکانی بەلاوە چۆن بوو؟ زۆر باش بوو زۆر یانی ئێستا دڵخۆشی بەڵێ تۆ قسەمەوە کە هاتوتە لاوە ئەو هاوکاریانی کە کۆکرایە بۆ یانی نەورۆز لایەنی حکومی لایەنی حیزبی و چەندانی دیکە تۆ پێ چۆن بوو؟ زۆر باش بوو لەبەرەوەی هاوکارێکی باش بوو بۆ نەورۆز دەستخۆشیان لێ یەکەین